حەقەتەن ینی هەر شتێکی چاک دەستخۆشی لێ دەکەی چکە ئێمە هەر لە ئەوڵەوامان ڕاگەیاندووە کە هەبووین هەم لە پەرلەمان هەم لە حکوومەت هەر شتێ باش بوو بێ وتمانە باشە و دەستخۆشی لێکەین و هەر شتێکی چاک خراپ بوو بێ وتمانە خراپە و ڕەخنەمان لێگرتووە و زۆر جای شەڵمان داوە دوو بە دوو لە ژوورە داخراوەکاندا بە برادرانی بڵێن کە ئەم مەسیرەتان ئەم هەنگاوەتان شتێکی باش نییە. ئەم حکوومەتەوە ئەم کابینەیە زۆر باسی چاکسازی دەکات لە سەنگی مەحەکدایە کە چاکسازی بکە ئەوەیش کە باز دەکرێت پرۆژەی چاکسازی لە موچە و دەرماڵە و خانە نشینەوەوانەوە هەنگاوێکی بچووکە ئەوە نقطەیەکە لە دەریایەکدا و بە تەسەوری ئەمە چاکسازی دەبێت لە نەوت و گازەوە دەست پێ بکرێت لە دەواازە سنووریەکانەوە دەست پێ بکرێت لە وەبەرهێنانەوە دەست پێ بکرێت بە شتی زۆر قەبۆ دەست پێ بکرێت و ئەوەیش ئەگەر سەرەتایەک بێ بۆ ئەوانە ینی دوای ئەوە دو هەفتەی داهاتوش ببینین ینی شەفافێت لە نەوت و غازدا هەیە بزانین داهاتی ئەم کوردستانە چییە نازەمەوە بەرەوسەری ساڵەچین میزانیەتە پەرلەمانیان نایە ئەنیایە حکوومەت میزانەی ئەوە کردو ئامادە کردو بهێنێتە پەرلەمانی کوردستان حەقەتەن ئێمە کە تەمسیلی ڕێژەیەکی خەڵکی کوردستان دەکەین و متمانەیان پێداوین بەزارکی خۆمان ئەڵێن کە ئێمە بەم جۆرە چاکسازیانە دڵخۆش نین و خەڵکی کوردستان زیاتری ئەوێ و ئەگەر بمانێ ئەو دۆخە کە لە عێراقی ڕوو لە هەرێمی کوردستانیش نەکا چکە ژینگەکەی کوردستانیش لەبارە لەوەیە هێزە دەرەکی و نێودەوڵەتەکان بەرژەوەندیان نەبێ ئێستا لە هەرێمی کوردستان ینی دەستێوەردانیان گۆڕانکاریەکی ئەوتۆ بکرێ و لایەنە کوردستانەکانیش بەڕاستی بەرپرسیارانە مامەڵاکەن و دوای شۆپۆلی ناڕەزایەکان ناکەون و پێمان خۆشە ئەمەی کە ئێستا دەرفەتێک لە بەردەمی دەسەڵاتی کوردیدایە بە چاکی چاکسازی بکە و خۆڵ بە چاوی خەڵکیدا نەکە تۆ مەسەلەن من تێبینیەکەمەیە ینی مەسەلەن باسی موچاکرێت لە کوردستانە موچەی پلە باڵەکان وانە من تەسەورمە ڕێژەیەک لەو پلە باڵانە موچەکانیان وەرناگرن یان ساڵانە یان دوو ساڵ جاری وەریەگرن ینی بەو موچەش کە بەرزە بەڵێ ئەگەر کاگادان نازام لە یادێتیان ناشایەتیم بۆ بدا من لەو بەرزکردنەوەی موچە چونکە لە پەرلەمانی کوردستان 5 ملیۆن شتێ بە جەلسەیە کراوە 8 ملیۆن و 200 هەزار ئێستش بەم باسەوە ناکرێت کە پەرلەمان ئەو موچەی دەبێت دابەزێنێت ئەم یاسای چاکسازیە بۆ نمونەوەکو عێراق بێت کەمترین موچە دیاری بکە کە ئەو 500 هەزاری دیاری کردو ئەوەی تێدا نییە ئەوەشی تێ بۆڵێ بۆ خاننشینی ئەوەشی تێدا نییە مەڵێ موچەی خاننشینی کە ئەوە بکەوە چکە ڕێژەیەکی زۆر لە خاننشینان پلە باڵەکان کەمن ئەو ئیجاب موچەی پلە باڵەکانیشی دیاری نەکردو لە چی ئاسێکە بەڵێ 170 دیاری کردو بەڵام لە چی ئاسێکە ڕادەوەستێ ئەمە لە ڕووی ئەوە بەڵام خەڵکەکە چاکسازیەکی ئەوێ ئەو چاکسازیەکەوە ئەو گەندەڵیە نەمێنێکە لە هەرێمی کوردستانە هەیە ئەوەی کە لەسەر خاڵە سونەریەکان باز دەکرێت ئەوەی لەسەر نەوت کاکە ژێرخانی ئابووریمان هەمووی داگەش کراوە ئەمڕۆ کۆمەڵێ مافیا دەستیان بەسەر هەرێمی کوردستان ئاگردووە حەقیقەت و واقعەکە چاکسازی دەبێت لە ماڵ و مناڵ و کەسی خۆت و نزیکەکانەوە دەست پێ بکەیت دەست بۆ ئەوە ئەبرێ ئەوێرن دەست بۆ ئەوە ببەن ئەوە زۆر گرنگە ئەوێرن دەست بۆ ئەوانە ببەن چکە ناوی ئەو کەسانەیە ناوی خزم و کەس و کار و دۆستەکانن کە هەموو شتیان بەدەستە لە کوردستانە گازیان بەدەستە نەوتیان بەدەستە داهاتی ئەم کوردستانە ئایدەی ئەم خەڵکی کوردستانیان هەموو قۆڕ کردووە زەوی وزاری کوردستانیان هەمووی دابەش کردووە بڕۆبەرهێنان بۆ کێیە زەوی چاکەکان بە کێ درێ کارگە باشەکان ئەوانەی قەرزاری حکومەتن پارەکانە دەن ئایا ئەو دەوڵەمەنانەی کە بیستیان بە 300 ملیۆن قەرزارە و بە 100 ملیۆن ئەوانە بۆ پارەکانیان لێ ناسێردێ بۆ گەورەکان تۆ دوو گەورە بگرە بچکەکان هەمووی خۆی تەسلیمە بێت لەبەرەوە پێغەمبەر ئێمە صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر فاتیمەی کچم
دزیەک بکە دەستێ بڕم ئەگەر لە کچ و ماڵ و مناڵ و کەس و ئەوەی خۆمانەوە دەست پێ بکەین ئەوە چاکسازیە زۆر جار دەسەڵاتەکان بەداخەوە چاوەکەن بە خۆڵەکەن بە چاوی خەڵکێ تەماشای پرژێمی بۆ تەفلیقێکە بۆی عەبدولمەجید بەتون دەربچێ 4-5-6 وەزیران داوە دادگا بۆچی دایان بۆی عەبدولمەجیدی تەلەبە و قوتابی وەریسی بۆ تەفلیقە دەربچێتەوە هەندێک جار چاکسازیەکان لەو جۆرەن بۆ ئیدامەی حکمن چاکسازی با بۆ ئاشتەوایی بێ چاکسازی بۆ ئەوە بێ خوا عالمە ئێمەش وەکو خەڵکێکی مسلمان نا پێمان خۆشە خەڵک عیبدار ببێ و نا بە دوای تەشیری خەڵکەوەی بە دۆستانە بە برایانە وەکو کورد ئەڵێن زوو هەنگاو بنێن زوو ئاشتەوایی لەگەڵ خەڵکی خۆمان بکەین و بۆی ئەو کاتە بە تەبایی و یەکڕێزی لە بەغداش مامەڵە بکەین